ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان: کۆبوونەوەی شەوانەی کرێکارانی شارەداری لە ئیلام، برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری پیرانشار، سەپاندنی سزای زیندان بەسەر بەهمەن نادری لە کرماشان، ئەگەری سەپاندنی سزای قۆرس بەسەر بەندکراوێکی خەڵکی بۆکان لە زیندانی ورمێ، ناڕوونی چارەنووسی ڕەزا ساعید موچشی لە گرتوخانەی دەسەڵاتی سنە، خۆپیشاندانی کوردانی دەرەوەی وڵات لە بەردەم پەرلەمانی ئەوروپا، ئاوارەبوونی 150,000 کەس بۆ ڕۆژاوای کوردستان، کۆبوونەوەی خوێندکارانی زانیاری پزیشکی زانکۆی ئازاد لە یەزد، ناڕزایەتی خانشینکراوانی سەنعەتی نەوت لە ئاخواز و لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانی میاندووە. کۆبوونەوەی شەوانەی کرێکارانی شارەداری لە ئیلام. شەوی چوارشەممە 21 سەرماوەز کرێکارانی شارەداری ئیلام و بنەماڵەکانیان لە بەردەمە و ناوەندە دەوڵەتیە کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بەپێ راپۆرتەکان کرێکارانی شارەداری ئیلام ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختی معیشەتیدا ژیان بەسەرەبەن. کرێکارانی ناڕازی دەڵێن بەهۆی پەرداخنەکردنی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن و بەرپرسانی ڕژیم با یەخ بە کێشۆگرفتەکانیان نادەن. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری پیرانشار. ڕۆژی چوارشەممە 21 سەرماوەزی 1403 کۆڵبەری خەڵکی گوندی گەزگەساکی سەر بە شاری پیرانشار بە ناوی عەبدوڵڵا معروفی بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار بوو. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز، هێزەکانی ڕژیم لە سنووری سێچۆمانی پیرانشار کۆمەڵی کۆڵبەریان داوەتە بەر دەسترێژی گولە و لە کامیە و هێرشەدا کۆڵبەرێک بە ناوی عەبدوڵڵا معروفی بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر بەهمەن نادری لە کرماشان. بەهمەن نادری شارۆمەندی خەڵکی کرماشان لەلایەن لەقی یەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە 1 ساڵ زیندان و پەرداختی 10 میلیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کرا. بەهمەن نادری لە ڕێکەوتی 20 خەرمانانی 1403 هاوکار لەگەڵ دەهەمین ساڵڕۆژی بزوتنەوەی ژینە دەست بەسەر و بۆ گرتوخانەی دەسەڵاتی سوپای ئەو شارە ڕاگوێزرا. ناوبراو بۆ ماوەی چەند مانگ بە سەختی ئەشکەنجە و ئازادرا و ڕۆژی چوارشەممە 9 خەزەڵوەری 1403 بە دانانی وەسیقەی 600 میلیۆن تمەنی لە زیندانی دێزڵاوە ئازاد کرا. لە ڕۆژانی ڕابردوودا دادگای ئینقلابی کرماشان ئەو شارۆمەندەی بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی تەعزیری و پەرداختی 10 میلیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کردووە. ئەگەری سەپاندنی سزای قۆرس بەسەر بەندکراوێکی خەڵکی بۆکان لە زیندانی ورمێ. بەندکراوێکی خەڵکی بۆکان بە ناوی ڕزگار بەیگزادەی بابامیری پاش 2 ساڵ بەلا تەکلیفی لە زیندانی ورمێدا ماوەتەوە و ئەگەری هەیە سزای قۆرس بەسەریدا بسەپێنن. ڕزگار بەیگزادەی بابامیری ڕۆژی 27 خاکەلێوەی ساڵی 1402 لەلایەن دارێ اطلاعاتەوە لە شاری بۆکان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. ئەو بەندکراوە سیاسیە بۆ ماوەی 4 مانگ لە بەندی تاکە کەسیدا بە سەختی ئەشکەنجە درا و لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە قاچاقی ئامێری ماهوارەی ستارلینک و هاوکاری لە کوشتنی کەسێک بە ناوی محەممەد عەلی محەممەدی تۆمەتبار کراوە و ئەگەری هەیە دەستگای قەزای ڕژیم سزای قۆرس بەسەریدا بسەپێنێت. ناڕوونی چارەنووسی ڕەزا ساعید موچشی لە گرتوخانەی دەسەڵاتی سنە. ڕەزا ساعید موچشی شارۆمەندی تەمەن 30 ساڵی خەڵکی شارۆچکەی موچشی سەر بە شاری کامیێران و دانیشتووی شاری سنە ماوەی 3 هەفتەیە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و چارەنووسی باناڕوونی ماوەتەوە. شەوی پێنجشەممە 1 سەرماوەزی 1403 هێزە لەباش شەخسیەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کرێ سەر ماڵی ڕەزا ساعید موچشی و وێڕای پشکنینی ماڵەکەی ناوبراویان بەبێ بەڵگەی قەزایی و بە توند و تیژیەوە دەست بەسەر کرد. ئەو هاوڵاتیە لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە بێبەش کراوە و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە.
خۆپیشاندانی کوردانی دەرەوەی وڵات لە بەردەم پارلەمانی ئوروپا. ڕۆژی چوارشەمە 21 سەرماوەزی 1403 کوردانی دانیشتووی ئوروپا لە شاری بروکسێل کۆبوونەوە و با ڕێپێوان خۆیان گەیاندە بەردەم پارلەمانی یەکێتی ئوروپا و خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بوون. ئەو ڕێپێوانە کە لەلایەن حزب و لایەنە سیاسیەکانەوە ڕێکخرا بوو لەلایەن کوردانی هەر چوار پارچەی کوردستانەوە پێشوازی لێکرا. خۆپیشاندەران هاوکار لەگەڵ هێرشەکانی دەوڵەتی تورک و ئیسلامگەرەکانی سەر بەو وڵاتە بۆ سەر ڕۆژاوای کوردستان لە بەردەم پارلەمانی یەکێتی ئەوروپا کۆبوونەوە بێدەنگی کۆمەڵگای جیهانیان لە ئاست کۆمەڵکوژیەکانی دەوڵەتی ئەردۆغان بە توندی شەرمەزار کرد. خۆپیشاندەران بە بەدەستەوەگرتنی ئاڵای ڕۆژاوا وتنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی ئەرتشی تورکیە و گروپە ئیسلامگەرەکان بۆ سەر خەڵکی مەدەنی بوون. ئاوارەبوونی 150,000 کەس بۆ ڕۆژاوای کوردستان. خۆ بەڕێبەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی باکووری سووریا ڕۆژی چوارشەمە 21 سەرماوەز ڕایگەیاند لەو کاتەوە گروپە ئیسلامگەرەکانی شارەکانی سووریەیان یەک لێ دوای یەک داگیر کردووە 150,000 شارۆمەندی سووری ئاوارەی ناوچەکانی ژێر دەسەڵاتی سووریای دموکراتیک بوون. بەپێی ئەو دیمەنانەی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە ئاستی نائامنی کوشتن و تاڵانکاری لە شارە داگیرکراوەکانی سووریا چوەتە سەرەوە و داعشیەکان تا بە ئەمڕۆ 54 کەسیان لەسەر شەقام لە سێدارەداوە و چەند زانا و مامۆستای زانکۆیان تیرۆر کردووە. هەروەها گەڕان بە دوای هێزە ئەمنیەکانی ڕژیمی بەشار ئەسەد بەردەوامە و هەر ئەندامێکی ئەرتشی پێشووی سووریا دەدۆزنەوە لە پێش شاوی خێزان و خەڵکی سەر شەقام بە دوای ماشیندا ڕای دەکێشن و ئەشکەنجە و ئازاریان دەدەن. لە شاری منبێجی داگیرکراویش تەرۆریستانی سەر بە تورکیا هێرشیان کردوە سەر ماڵی دانیشتوانی ئەو شارە و مەڕۆ ماڵات و داراییەکانیان تاڵان دەکەن. هاوکار لەگەڵ تاوانی گروپە تەرۆریستیەکانی تورکیا ئەرتشیە وڵاتە گوندەکانی کۆبانی بردومان دەکات و ڕۆژی ڕابردوو کچێکی تەمەن 16 ساڵ گیانی لەدەستاوە و 6 کەسی دیکەیش بریندار بوون. کۆبوونەوەی خوێندکارانی زانیاری پزیشکی زانکۆی ئازاد لە یەزد ڕۆژی چوارشەمە 21 سەرماوەزی 1403 خوێندکارانی بواری زانیاری پزیشکی لە زانکۆی ئازادی یەزد لە بەردەم ئەو ناوەندە کۆبوونەوە. خوێندکارانی بواری زانیاری پزیشکی زانکۆی ئازاد لە ئاچوونە سەرەوەی سێ هێندەی نرخی ترمەکانیانی واتە ترمی خوێندن ناڕازین و دەڵێن بەرپرسانی دەوڵەت و وەزیری پەروەردە بەڵێنی چارەسەرکردنی کێشەکانیدا بوو. بەڵام دەوڵەت هێشتا هیچ هەنگاوێکی هەڵ نەگرتووە و بەشێک لە خوێندکاران بەهۆی نەبوونی توانایی ماڵی وازیان لە خوێندن هێناوە. ناڕزایەتی خانشینکراوانی سەنعەتی نەوت لە ئەهواز. خانشینکراوانی سەنعەتی نەوت ڕۆژی چوارشەمە 21 سەرماوەز لە بەردەم سندوقی خانەنشینی لە شاری ئەهواز کۆبوونەوە. خانشینکراوانی سەنعەتی نەوت چەندین جار کۆبوونەوە و ناڕزایەتیان بەڕێوە بردووە و لە خۆپیشاندانەکانیاندا خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، پێدانی مەزایە براوەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی بوون. برینداربوونی منداڵێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە چابەهار. لە ڕۆژانی ڕابردوودا هێزە ئینتیزامیەکانی چابەهار ئۆتۆمبیلی هاوڵاتیەکیان داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا منداڵێکی کچی تەمەن 5 ساڵ بە ناوی دۆردانەگ ڕەزەوی مقەدەم بە سەختی بریندار بوو. بەپێی راپۆرتی حالڤەش دۆردانەگ لەگەڵ باوکیدا سەردانی مارکێتێکیان کردبوو بۆ کڕینی شتومە کە هێزە ئینتیزامیەکان بە دوای ئۆتۆمبیلێکی تویتادا کەوتن و وا ڕاستەوخۆ تەقەیان لێ کردووە. دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بۆتە هۆی برینداربوونی ئەو کچە 5 ساڵە و ئێستا لە نەخۆشخانەی چابەهاردا لەژێر چاودێری پزیشکیدایە. لە سێدارەدانی 2 بەندکراو لە زیندانی میاندواو. بەیانی پێنجشەمە 22 سەرماوەز حکمی ئەعدامی 2 بەندکراو بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز لە زیندانی میاندواو جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران 2 بەندکراو بە ناوەکانی سەجاد عەزیزی و ئیبراهیم ڤەلیزادە کە پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز دەست بەسەر و بەیەجام مەحکوم کرابوو بەیانی ڕۆژی پێنجشەمە لە زیندانی میاندواو لە سێدارە دراون. لە هەواڵێکی دیکەدا دیوانی باڵای وڵات سزای سێدارەی مجاهید کورکوری
بەندکراوی سیاسی خەڵکی شارستانی ئیزەی هەڵوەشاندوێتەوە و پەروەندەکەی بۆ بەدواداچوونی زۆرتر ڕەوانەی لەقی دیکەی دادگای انقلابی ئەهواز کردووە. و دووە هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی سەدان کێشاوەرز لە بریتانیا. سەدان کێشاوەرزی بریتانیایی ڕۆژی چوارشەممە 21 سەرماوەز لا ناڕزایەتی بە زیادکردنی باج لە بەردەم دەفتەری سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە لە شاری لەندەن خۆپیشاندانیان کرد. بەپێی ئەو وێنانەی لە میدیاکانی بریتانیادا بڵاو کراوەتەوە، سەدان کێشاوەرز بە تراکتۆرەکانیانەوە شەقامەکانی دەوروبەری دەفتەری سەرۆکوەزیرانی بریتانیایان داخستووە و داوای کەمکردنەوەی باج دەکات. ناڕزایەتی کێشاوەرزانی بریتانیایی لە حاڵێکدایە کە پارلەمانی ئەو وڵاتە سەرقاڵی لێپرسینەوە لە سەرۆکوەزیرانی ئەو وڵاتەیە و نوێنەرانی پارلەمان ڕەخنەی توندیان لە سیاسەتەکانی سترامیر بۆ بردنەسەرەوەی ڕێژەی باجی ساڵانە گرتووە. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد بژین.